کاغەزیشی لێک تێگەیشتن بوو لە بینی هەردوو حکوومەت، بەڵام ئێستا بوو بە بڕیاری ئەنجومەنی وەزیران. ئەمە بەهایشی قانونی هەیە. خاڵی دووەم دەربارەی ڕێکارەکانی نردنی موچە. بێگومان هەرێمی کوردستان ئەم چەند مانگە کەمێک داهاتی نانەوتی خۆی کۆ کردوێتەوە بەهۆی ئەوەی کە موچەی دابش نەکردووە و پرۆسەی نردنی پارە لە نێوان وزارەتی دارایی هەرێم و وزارەتی دارایی فیدراڵە لە نێوانیانە پرۆسەی گۆڕینەوەیە. چەند زیاتر ئەنێرن بۆ نمونە گەر ئەمان قرزیشیان لابێ قرزەکە ئەشکێنن. کۆمەڵە ڕێکار هەیە کە پەیوەندی هەیە بە حواڵەکردنی پارەوە. بەهۆی ئەوەی لەم ڕۆژانە پشوو بوو، ینی ئەمڕۆژ پشووە، بەیانی یەکەم ڕۆژی دەوامی فەرمیە. بێگومان لە نێوان وزارەتی دارایی هەرێم و بەها کۆمەڵە ڕێکار هەیە چانەوەیە کە ئەبێ ئەوان میزانی مراجعە بنێرنەوە. لیستەکانیان هەر پێش وەختیش ئامادە کردووە، چەندەها مانگە ئامادە بووە ئەی نێرن و ئەو کاتە هەرێم دەسەکا بە دابشکردن. وردەکاری دابشکردنەکە ئەوە مێنێتەوە سەر بانکی مرکزی هەرێم. ئایا لە شارەکانە ئێستا یەدێکی پارە هەیە کە دەست بکەن بە دابشکردن، چکە کە پارەکە دێ بۆ هەولێر، لە هەولێرەوە دابش بکرێ بەسەر بانقەکانە لە شار و شارۆچکەکان. ئەمە ڕێکارێکی لۆجستی و هوەری تایبەت بە وەزارەتی دارایی هەرێمە کە پێڵن پلانی دابشکردنی موچە. بەڵام ئەوەی گرنگە ئەمەیە لە ناوەڕاستی ئەم هەفتەیە پێشبینیەکرێ ئەم کارە تەواو بکرێ. لە خراپترین حاڵەتە ئەکەوێتە سەرەتای هەفتەی داهاتوو. ینی وەکو پرانسیب ڕێکەوتنەکە بۆ جۆرەیە کە موچەکە لە 100% خەرجەکرێ. بەڵام وەکو باسم کرد پرۆسەی دابینکردن و پارەدارکردن ڕێکاری هەیە و دابشکردنی هەیە.